یەکێ لە دکتۆرە کچەکانتی گرەیەکی زۆر ناشرینە منیشتم لە مەیمونە چێ پێشوازی لە خەڵ دەکەم. ئەوە ئیش بۆ کردە دانیشتم ئەمەشم بۆ گێڕات مەڵاوایان بە من و خۆ لەچکەکەش لە جانتاکەشمایە. پێشەکی دەستخۆشیتان لێکەم و سوپاسی ڕاگەیاندنی نەخۆشخانەی سمارتەکەم کە توانی بێ لە دوان لەگەڵ منە بکات. من کە هاتم بۆ ئێرە لە پێشە ئازارێ بەمەم کماوە بروسکەی پیاوە ئیتر خەڵگەی وت کۆڵنجە و کۆڵنجمە شێلار فایدەی ناکرد. کچەکەم و براژنەکەم وتیان دایە خۆدی هەمان مەکە بەس براژنەکەم وتی بچۆ وەلای دکتۆر عەبدولواحید ئەڵێن ئەو زۆر چاکە بەڵام کە چۆی بێ لە چک نەچی ئەڵێن لەچکە بەسەرەوە نەبێ نایڵێن بۆ بینێ. منیش لەچکێکم خستە ناو جانتاکە و قۆڵیشم ڕوود بوو. چوون وتم زانم چیەکات ئەگەر زانیم شتێکی غەڵەت بوو یا شتێکی کرد ئەچم بۆ لای دکتۆرێکی تر. وەڵا هاتە ژوورێکەم جاری وتی هەلا بەیانخان چۆنی باشی زۆر بە جوانی پێشوازی لێ کردم. دانیشتم ئەمەشم بۆ گێڕات مەڵاوایان بە من و خۆ لەچکەکەش لە جانتاکەشمایە. ئیتر وتی بابەگیان ئێمە وانین بەخێر بی سەر چاو خەستەخانەکەمانە ڕووناکردەوە.